یانی دەربەندیخان ئامادەکاریەکانی دەست پێ کردووە بۆ خۆ ئامادەکردن بۆ خولی پلەیەکی کوردستان کە بڕیارە 6 مانگی داهاتوو ئەنجام بدرێت. یانەکە کەوتۆتە کۆمەڵەیەکی قورسەوە هاوشانی یانەکانی سلێمانی و هەڵەبجە و شەهیدان و سەی سادق و ئاشتی. جێگری سەرۆکی یانی دەربەندیخان بەڵێن بە هاندەرانی یانەکەی دەدات کە تەواوی هەوڵی خۆیان دەدەن بۆ گەیشتنیان بە خولی نایابی کوردستان. سەرەتا نزیکەی ئەمە هەفتەیەکە بێ لە دوای کۆبوونەوەی یەکێتی تۆپێ کوردستان دەستمان کردو بە یەکەی ڕاهێنانەکانمان و خۆ ئامادەکردن بۆ خولی یانە پلەکانی کوردستان بۆ وەرزی ئەم ساڵ. سەرڕای قەیرانی دارایەکانیش ئەو قەیرانەی کە هەموو بەرەوشی یانەکانی بە تایبەتی تریش ئێمەی گرتووەتەوە. من خۆم وەکو جێگری سەرۆکی یانی وەرزی دەربەندیخان لە بێئیمکانێتی و بێوەزعی مادی خۆمانە خۆم هاتووم ئەمەکەم گرتووەتە ئەستۆی خۆم بێ بەرامبەر هاتووم ڕاهێنەراتی یانەکەم کردووە. طموحی ئەومانە ئینشەڵڵا سەرڕای ئەو هەموو کەم و کوڕی و هەموو بێوەزعی دارایش طموحی ئەومانە هیچ نەبێ بگەینە چوارگۆشەی زێڕینە خۆمان بگەینە پلەکانی پێشەوەی ڕیزبەندی لە خولیانەکانی ئەم ساڵی کوردستان. لە لای خۆیەوە جێگری سەرۆکی یانەی دەربەندیخان ڕای دەگەیەنێ پێکهاتەی یانەی دەربەندیخان کۆکراوەی بەشێکی زۆر ناوچەکانی دیکەی شارە زوورە. ئامانجیان کۆکردنەوەی توانایەکی مرۆیی باشە بۆ یانەکەیان. ئەمە لە کاتێکدایە هەوڵ دەدەن لە ڕێگەی یاریە دۆستانەکانیانەوە لاوان بەشداری پێ بکەن بۆ ئەوەی برەو بەتواناکانیان بدەن. یاریزانانی یانەکە دەڵێن سەرڕای قەیرانی دارایی و دروستبوونی بارگرانی زیاتر، بەڵام ئەوان کۆڵیان نەداوە و هەوڵی گەیشتن دەدەن بە خولی نایابی کوردستان. پێشکی بەخێر بێن. ئێمە وەکو یانی وەرزی دەربەندیخان چەند ڕۆژێکە خەریکی مەشق و ڕاهێنانەکانی خۆمانین، بەڵام هەرچەند هیچمان بۆ نەکراوە لای شوێنەکە، بەڵام ئێمە هەر خۆمان بۆ جودی خۆمان ئینشەڵڵا پشت بەخوای گەورە حەقمان حازرەکەین بۆ ڕێزی پلەکان و ئینشەڵڵا بەڵێندین بە هاندەران هەر چۆن بێ بتوانین ئەنجامێکی باش بەدەستێنین بۆ شارەکە و بە هەوڵ و ماندووبوونی هەموو دەستەی کارگێڕی و جەماعەتی هاندەران و بە هەوڵ و جدی خۆمان ئینشەڵڵا بە پشتی خوای گەورەش. یانەی دەربەندیخان لە ساڵی 1992 دامەزراوە و تەنها جارێک توانیوێتی بگاتە خولی نایابی کوردستان. ئێستا دەیانەوێت بگەنەوە چوارگۆشەی زێڕینی خولی پلەیەکی کوردستان، دواتریش بۆ خولی نایابی کوردستان. دەستەی بەڕێوەبەرانی یانی دەربەندیخان و یاریزانانی دەربەندیخان بەڵێن بە هاندەرانیان دەدەن کە لە ئایندەدا هەوڵ دەدەن بۆ گەیشتن بە خولی نایابی کوردستان و جیاواز لە ساڵەکانی تر دەنگدانەوەی دەربەندیخان و یانی دەربەندیخان لەسەر ئاستی هەرێمی کوردستان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای دەربەندیخان.